فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. بابەتی ئەم شەومان خۆشەویستانم وتارەکەمان ئەوە ناونیشانەکەیەتی من یەکسانە بە نم وەکو یاسایەکی برکاری وایە. من واتە وشەی ئەنای عەرەبی، ئەمە یاسایە چۆن دەڵێ دوو کۆ دوو یەکسانە بە چوار، بە هەر زمانێک بیڵێ، لە هەر زەمینێک بیڵێ، بە هەر تەمەنێکی بڵێ، لە کۆن و لە نوێ هەتا ڕۆژی قیامەت ئەم یاسایە تێک ناچێ. هەر دوو کۆ دوو زائید دوو یەکسان دەبێت بە چوار. ئەم بەر یەکسانە بە ئەو بەر. چۆن دوو گەرد هادرۆجین لەگەڵ یەک گەرد ئۆکسجینە دەبێتە H2O دەبێتە ئاو، هەموو کیمیاگەری دنیا بێن ئەو قاعیدەیە هەڵناوەشێتەوە، هەر وایە. بە هەمان شێوەش یاسای من ئەو کەسانی کە بەردەوام بە خۆیان دەنازن، دەڵێن من وا دەکەم، من نەبم نابێ، من دەتوانم هەموو شتێک بکەم، ئەوەی یەقینیان هەبێ ڕۆژێک یاسای ژیانیان ئەم بەردەخوێنێتەوە. من یەکسانە بە چی؟ یەکسانە بە نم. جا من دیقەت بدەن، هەڵی جێڕەوە بۆ دیوە، من ئەگەر بەنیەکە بیخوێنێتە چی؟ دەبێتە نم. من یەکسانە بە نم ئەزانن یعنی چی؟ یعنی ئەو ئاوەی دڵۆ باڵە نم دەبارێ، یان قاڵبێک سەهۆڵ چەند دەڕق و بەهێز بێ لە هاوی نادەیخەیتە بەر تیشکی خۆر، نم دەتوێتەوە. ئەو قاڵبە گەورە بەهێزە ڕقە وەختی ئەزانی نم توایەوە. هەموو مرۆڤێکی سەر زەوی دەبێ لە خۆمەوە بۆ جەنابتان ئەم یاسایە لە ژیانماندا بەردەوام لەبەر چاومان بێ. ئامان نەڵێ من، چونکە دڵنیا بە یاسای ژیان لەو بەرەوە بە ئەمری خوای پەروەردگار پێت دەڵێن نم ئەو منە نامێنێ. ئێمە لە خزمەت مانگی قورئان داین، لە خزمەت ئاەتی 19 سوورەتی محەممەد بووین صلی الله عليه وسلم، کە خوای پەروەردگار فەرمووی فاعلم أنه لا إله إلا الله، دوایەوە واستغفر لذنبك. مادام تۆ شارەزای بەمانای کەلیمەی تەوحید بە لا إله إلا الله کە ئەم گردونە خاوەنێکی هەیە، دروستکارێکی هەیە، بەڕێوەبەرێکی هەیە، ئیدارەی دەدا، چاودێری دەکا، کامیراکەی هەمووان دەبینێ، کە ئەوە بەس بە ذاتی ئەڵڵا دەکرێت سوبحانەه وتەعالە، و پاشان حساب و کتابی هەیە، مەلەفەکەت دەچێتە قیامەت، پاداشت و سزا هەیە، بە مسقالە زەڕە لە چاکە و لە خراپە یەقینمان هەیە کە بە فیڕۆ ناچێ. یەکسەر دەفەرمێ واستغفر لذنبك، ئاگاشت لێبێ، داوای لێخۆشبوون بۆ گوناهەکانت بکە. دوێنێ لەسەر ئەو بابەتە لە خزمەت جەنابتان و بیسەران و بینەرانی ئەم زنجیرە باسەی شارەزا بەدا لەسەر واستغفر لذنبك هەندێک وەستاین. ئەمڕۆژ درێژە بەو بابەتە دەدەین. بۆ دەبێ واستغفر لذنبك؟ ستۆپ بکە لە ئاستی ئەوەدا کە تووشی ناڕەحەتیەک بووی. هەر کاتێ تووشی ناڕەحەتیەک بووی، دڵنیا بە خەلەلێک لە ژیانتا هەیە. ئێمە زۆر جار مامۆستایانی خۆشەویستم، مامۆستایانی مێزەرسپی تاجی سەر و مامۆستای منن. من زۆر جار گوێم لە وتار دەبێ یان لە تەلەڤیزۆنەوە لە ئەوانەوە یان برادرانێک نیشانم دەدەن، مامۆستای هەرچی پێی بڵێن دڵێن ئەوە لە تۆ ذەنبێکت هەیە، تۆ گوناهێکت هەیە. بەڕێزان ئەو گوناهانە ئێمەوە دەزانین بەس قەتڵە و شیرکە و قەتڵە و زینایە و ڕیبایە و ئەوانە، بەڵام گوناهی من زۆر خەتەرە. ئەوەی بڵێ من بە خۆنازین زۆر مەینەتیت لە ژیانە توش دەکات. با بچینە خزمەت جیلی سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئاخر بەڕێزان هیچ کەسێک نەبووە لە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئازیزتر بێ. ئەو سەحابانە خوای پەروەردگار خۆی دیاری کردوون، شەرەفی هاوڵیەتی محەممەدی مستەفای صلی الله عليه وسلم پێخەڵات کردوون. ئەم قورئانە پێمان دەڵێ هەڵە بەسەر سەحابە شاتێ ناپەڕێ، ئیلا دەبێ باجەکەی بدا، ئیلا سەحابە جابە و پایەبەرزی خۆیانەوە، قورئان بۆ ئەوان دابەزیوە. والله ئەو ئازیزە ئەو سەروەرانەمان ئەو هاوڵە بەڕێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کۆڵەکانەی دین ئای چ زەحمەتێکیان کێشا هەتا ئەم دینە بە ئێمە گەیشتووە.
ئەوانە خۆشەویستترین دروستکراوەکانی خوان لە دوای پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم، بەڵام خوا دەفەرمێت لەوانیش قبوڵ ناکەم. ئەوانیش با دوو موقف لە قورئانە وەرگرین. یەکەمیان سوورەتی ئالی عیمران ئاەتی 123 ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة. سبحان الله قرآن چەند پڕ بەرەکەتە، مانگی بەرەکەتی قورئانە. ئای چەند خۆشام ڕەمەزانە، بەهۆی چیەوە؟ شهر رمضان الذي أنزل فيه القرآن، بەهۆی ئەم قورئانەوە ئەم ڕەمەزانە ئەوە پڕ بەرەکەتە. ئەینا لەگەڵ مانگەکانی ترە هەروەکو یەکە. بەرەکەتی ئەم ڕۆژە شەر بەرەکەتی ئەو قورئانەیە. ئەم قورئانە لە یەک ئاەتە چ دەرسێکی گەورەماندا دەدا. سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە شەڕی ئوحودا، لە جەنگی ئوحودا بەرامبەر بە کافرەکان زۆر باشکان. ساڵی پێشەوە لە جەنگی ئوحودا سەرکەوتنێکی هەرە گەورەیان بەدەستیان بوو، بۆیە زۆرێک لەو سەحابانەی بەشداری جەنگی بەدریان نەکردبوو. ئای تامەزرۆی ئەوە بوون دایانگوت خۆزگە جەنگێکی تر پاتایە پێشەوە، ئیتر بێمەش قارەمانێتی خۆمان نیشان بدایە بمان زانیە چۆن دەجەنگین لە پێناوی خوادا. خۆزگە شەهید بووینایە لە مەیدانی جیهاد و تێکۆشانی ڕێگای خوادا. والله ساڵی داهاتوو جەنگ ڕوویدایەوە. ئەم جارە قوڕەیش هێزی خۆی کۆ کردەوە، بە هەموو حاو حەلیفەکانیەوە دەوری مەدینە دەگرێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەئی وابوو کە وەکو ڕەئی خۆی وەکو قائیدێکی عەسکەری، جا بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر فەرماندەیەکی سەربازی لێ هاتوو بووە. ئەو نەخشانەی لە جەنگا دایناون 100% نەجاحەتیان بەجێهێناوە. دەفەرمێ فەرمووی ئێمە وام ڕەئی وایە ئێمە لەناو شارە بمێنینەوە باشترە، با نەچینە دەرەوە، لە پەنجەرەی ماڵەکانەوە کونەمەتەرێز بکەن، خانوەکانتان کونکەن بە تیر، هەموو سوچی خانوەکانتان کونکەن، لەشکرەکەیان کە هاتە ناوەوە ئەسب سوارن، هێزێکی زۆرن، بە تیر لایاندەن، یەک بیان خەنە خوارەوە. ئەوان هەرچێک بەرامبەر بە ئێمەکان ئێمە لە ژوورەوە کونێکی ئەوەندەیە وەکو قەناسێکت پێبێ و دوژمن هەرچیت پێوەنێ لەو خانە گڵە قوڕیانەی جاراندا هیچ لێ نایە. و تەنانەت ئەگە تینی شاد ژن و منداڵیش لە سەربانەوە بەردیان بەسەرا گولۆرکەنەوە. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم عادەتێکیشی هەبوو، هیچ کاتیش ڕەئی خۆی بەسەر هاوڵانە فەرز نەدەکرد، چونکە وەحی لەم بارەوە نەهاتووە. بەڵام فەرمووی ڕاوێژیشتان پێ دەکەم. لە مزگەوتا کۆبوونەوە زۆربەی هەرە زۆری سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ ئەوەدا بوون ئەبێ بڕۆینە دەرەوەی مەدینە بۆیان، چونکە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە لە خانوەکانە خۆمان قایم کەین و کونی خانوەکانمان دیوارەکان کون کەین و بە تیر لێیاندەی نیشانەی ترسنەوە چییە؟ ئێمە دەزانی پارچیمان بە قوڕیش کرد لە مەیدانی بەدرا بەو هێزەکەمەوە، ئێستا خوا دەکا ئەوان بۆمان هاتون، دەی بزانە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چ دەرسێکیاندا دەدەین. پێغەمبەر صلی الله عليه وسلم نابەدڵ بوو، حەزی بە چوونە دەرەوە نەدەکرد، بەڵام فەرمووی لەبەر زۆرینە لەگەڵ ئەوەیە ئێمە ڕێیم لەگەڵ زۆرینەدایە چوونە دەرەوە. فەرمووی ئەو شێوەی گردە چۆڵ مەکەن، کۆمەڵە سەحابە لەو شوێنەدا بمێننەوە، ئێمە شکاین لەم مەیدانەدا، یان سەر کەوتین و دوژمن ڕای کرد و ئێمە شوێنیان کەوتین، ئێوە ئەو پشتەی ئێمە چۆڵ مەکەن، ئەوە شوێنی سەنگەرگرتنە، ئەوە پشت و پەنای لەشکری مسلمانانە. بەڵام کاتێ هەل لە ئەوەڵی جەنگەکەدا دڵگەرمی ئەو سەحابە خوێنگەرمانە ئەو گەنج و لاوانەی بەشداری بەدریان نەکرد بۆ مەیدان هاتووە پێشەوە، ئەوە نەبە قارەمانانە جەنگان لەشکری کوفر هەر خۆی نەگرت، هەر زووتێکیان شکاندن هەڵاتن. ئەوانەی لەسەر گردەکە بوون وتیان با بڕۆینە خوارەوە، ئەوە تۆ خۆ کافرەکان ڕایان کرد با ئێمە شوێنیان کەوین. سەرکردەکان وتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بە سەرکەوتنیان بە شکست ئەم شوێنە چۆڵ نەکەن، وتیان نامە بەستی ئەوە بووە هەروەکو احتیاط ئەو قسەی فەرمووە. والله بە قسەی سەرکردەکەیان نەکرد و هات نەخوارەوە خالیدی کوڕی وەلید پشتی لێگرتن. مسلمانان تەوق دران، ئەوانەی لەشکری شکاویش بوون کە زانیان لە پشتەوە لەوان دەدرێ، مسلمانان شپرزە بوون. کاتێک کە حەمزە شەهید بوو، کاتێک مصعبی ئاڵا هەڵگری ئامر لیواکە شەهید بوو، وتیان محەممەد کوژرا، چونکە مصعب وان زانی ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم. بەڵێ لەو کاتەدا سەحابەکان بە شکاوی گەڕانەوە، پێغەمبەر بریندار بوو، ئیمامی حەمزە شەهید بوو، حەفتا کەڵە پیاوی ئەو ئیسلامە مصعبی کوڕی عومەیر ئامر لیواکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەڵگری ڕایەکە شەهید بوو، حەفتا ئازیز لە مەیدانە ئەو هەموو بریندارە بە شکستەوە گەڕانەوە. لێرەدا خوای پەروەردگار هەم دڵی دانەوە هەم دەرسی دادان بەم ئاەتە، آياتي 123 سورة آل عمران ولقد نصركم الله ببدر وأنتم أذلة. دڵتان نەشکێ ئەمە جەنگە، جارێک سەر دەکەوی جارێک دەشکەی، بەڵام بیرتانە ساڵی پار خوا چۆن ئێوەی سەرخست لە جەنگی بەدرا بەسەر کافرەکانی قوڕەیشە و ئەنتم ئەذلە، ئەو کاتەی کە ئێوە کەم دەست بوون،
بێدەسەڵات بوون، زەبوون بوون. لەو کاتەدا خوا بەهانە و هاوارتانە و هات سەری خستن. ئەی بۆ لێرە لە ئوحوداشکان خوا فەرمی خەلەل هەیە. خەلەل ئەوەیە لە ئەمری قائید دەرچوون بە قسەی پێغەمبەرتان نەکرد صلی الله عليه وسلم، دڵنیابن شکست هاو حەلیفتان دەبێ، هاو بەشتان دەبێ. بۆیە هەر وەختێ مسلمان شکستێکی بەخۆیەوە بینی بزانە خەلەلێکەیە، ئەو خەلەلەیە. ئەینا فەرمووی خوای پەروەردگار فەرمووی ئی زۆری دوژمنتان نییە لێرەدا کە شکاون، هی بێغیرەتیشتان نییە، بەڵکو هی ئەوەیە خەلەل هەبوو لە سەفەکانتاندا. ئەبێ سەحابەی پێغەمبەریش باجی خەلەلەکەی بدا، نابێ بەسەر تا تێپەڕێ، ژیان ناهێڵێت تێپەڕێ، دەرسدا دەدا. بەڵام وأنتم ئەذیلە، ساڵی پار ئێوە 313 کەس بوون بەرامبەر بە 1000 کەسی مسلحی خاوەن ئەسب، وەکو بڵێ 1000 دەبابە بێ بۆ 300 کەس کە چەکی کڵاشکۆفی پێبێ، ئەوە سەرکەوتن زۆر زەحمەتە. بەڵام وأنتم ئەذیلە، ئێوە لەوێ هەر هاوارتان دەکرد یا ڕەب یا ڕەب یا ئەڵڵا یا ئەڵڵا، خوایە سەرمان خەی، خوایە سەرمان خەی، خوایە بێکەسین، ئەمەندە موسڵمانە ماوینەوە، خوایە ئەگە کۆمەکی تۆ نەیە ئەم هەموو هێزە دەوری ئێمەی گرتووە. خوا فەرمووی من لەوێدا ترسم خستە دڵی دوژمنەکانەوە، مەلایکەتم ناردە خوارەوە بۆ یارمەتیتان، دوژمنتان شکان، چونکە ئەذیلە. ئەو کاتە نەتان دەگوت من دەتان گوت یا ئەڵڵا یا ڕەب فریام کەوی. وەڵڵاهی من و تۆش لە ژیانە بەڕێزان هەر وەختێک بە دڵ هاوارت کرد یا ئەڵڵا خوایە فریام کەوی، دڵنیا بە ناشکەی. هەر وەختێک بە خۆت نازی و ئەڵڵات نەعوذ بالله لەیاد کرد، یان بەقەدەر هێزی ئەڵڵا پشتیشت بە خۆت بەست، ئەوەی یەقینت هەبێ دەشکەی. ئەوە بەسەر سەحابەی پێغەمبەری شاتێ ناپەڕێ. جا سەیری کەن مەشهەدی دووەم سوورەتی تەوبە ئایەتی 25. دوای چەندین ساڵ ئیسلام بەرەو شەرق و غەرب کشاوە. ئەو سەحابانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم بەشداری دەیان جەنگیان کردووە، هەمووی مەشقی سەربازیان کردووە، ئەسپی چاکیان لایە، هێزی سەربازی تۆکمە، تێر و پەڕ مسلح. بەڵام بەرەو ڕووی لەشکرێک دەبنەوە کە ئەوان لە ئاستی ئەواندا کەمتریشن، ئەمان زیاتر لە 10,000 سەربازی مسلحە. قائید پێغەمبەرە صلی الله عليه وسلم. وەیەومە حونەین، خوا دەفەرمێت لە دوای شەڕی ئوحودەوە بەدەیان جار سەرکەوتنم بە ئێوە بەخشی، بەڵام ڕۆژی حونەینی شاتە پێشەوە، جەنگی حونەین. ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم، هێستا لەشکری کافر و مسلمان بەلەو یەک وەستا بوون، مسلمانەکان زۆر کەیفیان بە خۆیان دەهات سەحابەکان، سەحابە ئازیزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، پێغەمبەریان لە ناودایە. ئەعجەبەتکم کەثرەتکم، سەریان سوڵما بوو بە خۆیان دەنازی بەچی؟ کەثرەتکم، دەیانگوت ژمارەمان، ئێمە لە بەدرا 313 کەس بووین، لە ئوحودە 1000 کەس بووین، ئێستا لێرە ژمارەمان لە 10,000 مسلح زیاترە، لە 10,000 سەربازی مەشق پێکراو، هیچ هێزێک نەبتوانێت بەرەو ڕوومان بوەستێتەوە. بەڵام شەڕ دەستی پێکرد. فەلەم تغنی عنکم شەیئا، خوا فەرمووی نابێ ئەمەتان بەسەراوە تێپەڕ بێ، با سەحابەکانی پێغەمبەریش بن. خەلەل هەیە لە ژیانتە، ئەبێ باجەکەی بدەیت. ئەعجەبەتکم کەثرەتکم، سەرتان سوڵماوە لە هێزی خۆتان، بە خۆتان دەنازن. فەلەم تغنی عنکم شەیئا، جا خەتێک بەژێ وشەی شەیئەن دابێنن، یعنی زۆر کەم، یعنی یەک زەڕە ئەو هەموو چەک و ئەسلیحە و هێزەی خۆتان سوودی پێ نەگەیاندن کە شەڕ دەستی پێکرد. وضاقت عليكم الأرض بما رحبت، أو ميداني فراواني بيابان زو فراوانا، واتان لها تبو زوي بخوينا دقرتن، دلتان خريبو للسينتان دهاتا دروا، ئاورتان دەدایەوە دوژمنێک لێتان بوو بە 4 دوژمن، دەستیان ئەوەندە ئەستۆر بوو بە شمشێر، دوو ئەوەندە درێژ بوو لە بەرچاوتان. خوایمە بووەمان لێ مەیدان، ئەو مەیدانە بە خۆمان ناگرێ، لە هیچ شوێنە جێمان نابێتەوە. ثم وليتم مدبرين، هیچ غیرەتتان نەما، ورەتان بەردا، لەو سەرزەوێدا جێگاتان نەدەوەوە، پاشان ڕاتان کرد و پێغەمبەرەکەتان بەجێهێشت. پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەیەکی کەم نەبێ بە دەوریەوە نەمانەوە، هەمووی سەحابە پەرت و بڵاو بوو. لەوێدا سەحابە ئەمجا هەستیان بە غەڵەتی خۆیان کرد هەر لەو مەیدانەدا، ئای خوایە ئێمە دەماوت چەند زۆرین کەچی چەند زوو پەرت کراین، چەند زوو لەت کراین، یا ئەڵڵا فریامان کەوی کە گەڕانەوە بۆ لای خوا سبحان الله دەست بەجێ. خوا دەفەرمێ ثم أنزل سكينته عليهم، دەست بەجێ ڕەحمی و دبەزەیی و سەکینەتی خۆم ناردە دڵ و دەرونیانەوە، غیرەت هاتەوە، هاتنەوە مەیدان، هەر دەتگوت ئەو زەلامانەی پێشەوە نین، یەکسەر فریشتەکانی خوا ئامادەی جەنگ بوون، دوژمنیان کرد و پەرت کرد، هەمووی گەڕانەوە دەوری پێغەمبەر صلی الله علیه وسلم. چاو لێ ئەوە سەحابەی پێغەمبەرە صلی الله علیه وسلم. ئیذ ئەعجەبەتکم کەثرەتکم، کاتێ سەریان سوڕما بوو بە زۆری خۆیان، بە خۆیان دەنازی، خوا فەرمووی بە باجەکەی بدەی. ئەی هاوار بوو ئێمە
ئەوە سەحابەی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم ئەی من و تۆ. بۆیە بەڕێزان ئەم قورئانە چیرۆک نییە. زۆر کتێب دەبینیم لە سەینوساوە چیرۆکە قورئانیەکانەوە حتا سەری ئەستانە وشەیە هەڵەیە. قورئان بەسەرهاتە قەسەسە. قەسەسی قورئانیش یعنی قەوانین والسنن وقواعد متكررة. کۆمەڵێک یاسایە، کۆمەڵێک قاعیدەیە، کۆمەڵە بنەمایە دووبارە دەبێتەوە. ئەینا قورئان دەبوو بە کتێبێکی مێژووی. ئەم بەسەرهاتانەی بۆ جۆڕاینەوە وەکو کتێبی مێژووی چەند 1400 ساڵەمەوە بەروایە. بەڵام خوا دەفەرمێ ئەمە هەموو ڕۆژە بە چاوی خۆت دەیبینی. کە قورئانتان خوێندە وەکو سەحابەکانی پێغەمبەر بیخوێنەوە صلی الله عليه وسلم کە خوا لە وەصفیانە دەفەرمێ یتلونه حق تلاوته. سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە قورئانیان دەخوێندەوە بەڕاستی حەقی خوێندنەوەیان دەدا. حەقی خوێندنەوەی بەچی؟ بە جوان خوێندنەوەی، بە تەجویدی، بە مانا جوانەکەی، بە لێکدانەوە دروستەکەی، بەوەش کە لەسەر خۆیان جێبەجێیان دەکرد. کەمە ئاەتانی کە ئێستا بۆم خوێندنەوە لە بەدر و لە حونەینە دەیان خوای جانەوە لەگەڵ ئێمەیەتی. جیلی دوای سەحابەش تابعین تابعی تابعین هەتا دەگاتە قیامەت ئەوەی کە حەقی قورئان بدا دەبێ بڵێ خوای ئەم ئاەتە لەگەڵ منیەتی. والله من و تۆش ڕۆژێ بڵین من دڵنیا بە نم دەتوێینەوە. بەڕێزان دنیا پڕە لەو بەسەرهاتانەی کە قورئان بۆمان دەجێڕێتەوە. ئێستا ڕووداوێک عەرزی جەنابتان دەکەم، ئەمانە چیرۆک نین، ئەمانە بەسەرهاتن، ئەمانە ڕووداوێکن کە کەڵە پیاوانی ئیسلام نووسیویانن. زانای پایەبەرز دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی لە تەفسیرەکەی خۆیدا، ئەمە تەفسیری قورئانەکە بۆتان باز دەکەم. تەفسیری نابلوسی مجلدی 8 لاپەڕەی 489 ئەوە ڕێک دەوێدا. مجلدی 8 تەفسیری نابلوسی لاپەڕەی 489. ئەفەمە برایەکی مسلمانم هەبوو، حسنی ظنم پێی بوو کە پیاوێکی زۆر بە خوا سوحا وەکو جەنابتان ئەهلی مزگەوت و خێرخوازیە. خوای گەورە عیلمێکی زۆری لە کۆمپیوتەرا دابوویە. واتە دەچۆ سەر مەعمەلە گەورەکان کە جیهازی کۆمپیوتەرەکەی لێدا بزانێت لەو مەعمەلە گەورەدا خەلەل لەکوێدا هەیە. یەکەم وەستا بوو کە لە شامە لە دیمەشق و ئەوانەدا ئەو لەوەی دەزانی. عیلمێکی مێشکی کۆمپیوتەری زۆر چاکی هەبوو. ئەو مەعمەلە گەورانە ئەگەر خەلەلێکیان تێدا پەیدا بووە ئەو دەچوو بە کۆمپیوتەر دەیدۆزیەوە خەلەلەکە لە فڵان شوێنە هەیە. پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان سەرمایەدارێک مەعمەلێکی گەورەی هەبوو خەلەلی تێدا پەیدا بوو، مەعمەل لە کار وەستا. چەند سەد کەس بێکار بوو بێنام بوو. چوونە لای ئەم پیاوە بانجی کرد بردێ سەر مەعمەلەکە، وتی کاکەی جان وەرە ئەم مەعمەلە پەکی کەوتووە، خەلەلێکی عەقڵی لە جیهازەکانە پەیدا بووە، بەڵکو بۆمان حەلکەی. کابرا جوتی بەسەر چاو، بەڵام بە مەبلەغی ئەوەندە، بۆ نمونە بە 50 وەرەقە. کابراوتی بۆ خاتری خوا زۆرە، کوڕەمیشە بای ئەوەندە نییە. والله برام آخر زۆرە، بەخوا ڕاستە من خاوەن مەعمەلم، بەس ئەم بڕۆژ لە ئێستا لە یەک خەلەلا بدەم ئیتر چی ئەم مانگە بمێنێتەوە بۆ خۆم، بۆ کرێکار، بۆ کارگا. وتی نە وەڵڵا برام هەر ئەوەیە، بێمنەتانە دەیگوت ئەوەیە. وتی کوڕە شتێکمان خاتر بگرە، وتی بەخوا هەر ئەوەیە. ئەوەندە بە یەکا هاتن، کابرای وەستا، کابرای شارەزا وەڕز بوو، گەیشتە تینی. وتی ئەنا لەست بحاجة إليك، کاکە خۆم پێویستیم بە تۆ نییە، بل أنت الذي بحاجة إلي، ئەوە تۆی پێویستیت بە منە، من نردمە بە شوێنتە، زۆر مەمنونی بڕۆ وەستایەکە بێنێ، وەستای کەش نییە، خۆ من پێویستیم بە تۆ نییە، تۆ پێویستیت بە منە، پێت خۆشە بەو بڕە پارەیە باشە، پێت خۆش نە خوا حافیز. ئەڵە زۆر بە بێمنەتی جوابی دایەوە. کابرا جوتی وەڵڵا برا من بۆیەم نەوت تۆ ڕەبی، کاکە وەرە دەست بەکار بۆ قیڕوسیا، ئەو بڕە پارە بۆ نە 50 وەرەقەی داوات کردو، فەرموو دەردەمێ بەسەر چاو. ڕێک کەوتن و کابرای وەستا خۆی بۆ دکتۆر نابلوسی دەیگێڕێتەوە. ئەڵێ وەڵڵاهی زۆر بە تێڕادیوی، وتم ئەمە ئەو پەڕی ئیشی چارەگێکە، ئیشی کۆمپیوتەری وایە، خەلەلەکە دەدۆزمەوە و شتەکان چا دەکەم و دەچێتەوە سەرکار. وەڵڵا چارەک تێپەڕی خەلەل نەدۆزرایەوە، بوو بە نیو سەعات، وتم بە نیو سەعات هەر دەیدۆزمەوە. دوای وتم ئەو پەڕی سەعاتێک، بەخوا لە دەوری سەعات دەی بەیانی بوو چوومە سەر ئیش. حتا ئێوارە بانگی مەغریبیدا من لەوێ مامەوە خەلەل نەدۆزرایەوە. وتی چاک نەبووتم نەوەڵی زۆر سێرە، من قەت لە ئیش ئەوەندە نەمامەوە. وتی بەیانی وەرەوە، بەیانی چوومەوە لە سەعات 8ەوە تا بانگی مەغریب، نانی نیوەڕۆشم لەگەڵ ئەوان خوارد، نوێژەکانیشم لەوێ کرد، خەلەل هەر نەدۆزرایەوە. سوێند ئەخواڵە 8 دانەژ ڕۆژی ڕێک. اینجا من بە ڕۆژانەش کارم بۆ کابرا نەدەکرد، بە چارەجێک ئیشەکەم کردایەوە، بە مانگێک بم کردای هەرە و پارەیە بوو. 8 ڕۆژ من لە بەیانیەوە عەرەقی ڕەش و شینم لەو مەعمەلەیە دەردا و خەلەل هەر نەدۆزرایەوە. شەوی نۆیەم ڕۆیشمە ماڵەوە، دەستنوێژێکم گرت، چوومە سەر بەرماڵ، وتم یا الله يا الله خوت فرموتا فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك. خواه خلالك لم كاردا هيا، والله أمن نهي نزاني ومشكي منا نهي أوي خلالك ندوز موا، خواه خلالك لخوم على ناخ ما هيا،
خوا دەبێ من چ گوناهێکم کردبێ 8 دانە ڕۆژە معمەلی کابراشم مەحتەل کردووە خۆشم لە کار کەوتووم من ئیشی چارەگێکم لێ بوو بە 8 ڕۆژ یا الله ڕێنمایم کەی جارزم کردن دوێنە شەو ئەستەغفر الله ئەوەیە زۆر بڵێ ئەستەغفر الله دڵت ڕووناک دەکا خەلەلەکە دەدۆزیتەوە زیاتر لە 1000 جار وتم ئەستەغفر الله خوایە لێم خۆش بە خوایە دەبێ من چیم کردبێ خەلەلێک هەیە خوایە لێم خۆش بە بەرچاوم ڕووناک خەلەلەکە بدۆزمەوە ئەڵێ وەڵڵا یەکسەر ئەو قسەیە کەسێ بە گوێما چرپاندی هاتەوە گوێمەوە ئەنا لەست بحاجەتین ئیلەیکە من پێویستیم بە تۆ نییە دەنگێک لە بن گوێمە ئەوەی دەوت خۆ من پێویستیم بە تۆ نییە تۆ پێویستیت بە منە زۆر مەمنونی خواحافیز وتم ئەوە خەلەلەکەیە ئەزانی چەندم بە خۆمان نازی ئەزانی چەند دەموت من ئەگە من نەبم ئیشی تۆ ناڕۆ مەمنونی بە پارە نایکەم بڕۆ خۆ تۆ پەکت کەوتووە لەسەر من پەکم نەکەوتووە لەسەر تۆ ئەڵێ یەکسەر وتم خوایە گیان هاوارە ئەستەغفر الله خوایە ئەمجا لە ڕەحمم پێ بکەی حەیام نەچێ هەر ئەم ئیشەکەم وام لێ دە کەس ئیشیشم پێ ناسپێرێ ئەڵێم دەم پیاوە بە عەمەل نەماوە بەخوا نامبڕاو دەبم خوایە وعد بێ سەدەقەیەکی گەورە دەکەم بڕێک لەو پارەی بۆ کابرادا دەشکێنم وعد بێ بەعین دەچمەوە داوای لێبوردنی لێ دەکەم داوای گردن ئازایی لێ دەکەم ئەو مەبلەغە زۆرەشم ناوێ ئەو پارەش کە دوای دایمە بە گردن ئازایی شەر بە مەبلەغێکی لێ بکەم بە سەدەقە و خێر بۆ فەقیر و هەژار بەس خوایە ئەمجا لە ڕزگارم کەی وتی بەیانی بەدەستنوێژەوە چوومە سەر ئیشەکە لە ماوەی 10 دقەدا ئیشەکە هات بەدەستمەوە چاکم کرد هەر یەکسە خەلەلەکەم دۆزیەوە چەند جار من و تۆش باوەڕتان بێ خوای پەروەردگار ئاوا ئاگاداری کردوینەوە خەلەلەکە بدۆزەوە لەکوێ وتوتان من بەخواتان نازیەوە نم دەتوێیتەوە چەند کەس زۆر بە لەش ساغی خۆیان دەینازی قەت باز مەکە لای خەڵکێک کە نەخۆشە بڵێ کورە با وەڵی خەڵک نازانێ نان بخوا نازانێ وەرزش بکە نازانێ بژی کورە وەڵی من لەوەتی هەم دکتۆرم نەدیوە بڕواتان هەبە ڕەن بێ ئەو قسەیە دوای لە جێ بتخا بە عمری خۆت چاک نەبیتەوە بڵێ ئەو لەش ساغیان فەزلی خوایە واللهی بە ئازایەتی خۆم نییە بە وەرزشی خۆم نییە بە خواردنی خۆم نییە من تەنها وەسیلە باشەکان بەکاردێنم ئێستاکانە تۆ لە زستانە بڕۆیتە بەر بە فروباران نەخۆش دەکەوی بەڵام کاتێ قەمسەڵەیەکی باش و جلێکی باش لەبەر دەکەوی و دەچیتە بەر سۆبایەکی گەرم ئەوە وەسیلەن بەڵام ئەگە خوا ڕەحمەت پێ نەکات لەوێش هەر نەخۆش دەکەوی بڵێ من تەنها وەسیلەکان کە عیلم پێوتم زانستی پزیشکی پێوتم عەقڵ پێوتم خوا فەرموویەتی بەکاری بێنە بەکارم هێناوە بەڵام ئەم وەسیلانە بە بێخوا هیچیان پێ ناکرێ نەڵی چاک خۆم پارێزە نەخۆشی نەڵی خەڵک خۆ نازانە پارێزێ بڵێ هەمووی ئەڵڵایە هەمووی هی خوایە نەڵی نەزان خەڵک نازانە کاسبی بکە کاکە بۆ کاسبینێ خەڵک زۆر باوەڕتان بێ منیش لە بازاڕە مەکویەوە چەندین خەڵکم بینەوە کوڕە کاکە خەڵک نازانە کاسبی بکات دنیا پڕە لە پارە بەس خەڵک خۆی نازانێ کوڕە وەڵڵا برام خوا ڕەحمی بە تۆ کردووە کە پارێک نانی دەهەویە وەڵڵا خەڵکیش دەزانێت دوی هەندەی تۆیش کەر و عاقڵیشە بەس ئەوە خوای گەورە لوتفێکی لەگەڵ تۆ کردووە لەوانەیە تۆ چاکەیەکت کرد بێ دوعایەکت قبوڵ بوو بێ خوا بەرەکەتی ماڵ و منداڵە ساڵحەکەت بێ بەرەکەتی ژنەکەت بێ لە ماڵەوە کە دوعات بۆ دەکا بەرەکەتی دایک و باوکەکەت بێ کە دڵان خوای ئاگال لە ڕۆڵەکەمان بێت و هەر ئاگاشت لێ نییە بەرەکەتی خێرێک بێ کە لە دەستی فەقیرە کاوی شراوە و فرمێسکەکانی دەبنە شاری دڵە خوای ڕەحم بەو کەسە بکەی کە دەرگای لێکردمەوە ئەوەی تۆ نییە نەڵێی من نمنم دەتوێیتەوە کۆتایی ئەم وتارەی ئەم شەمان بە حەدیثێکی پێغەمبەر دێنی صلی الله عليه وسلم حەدیثەکە صحیحی بوخاری ژمارەی فەرموودە 3026 صحیحی مسلم ژمارەی فەرموودە 1741 سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی لا تتمنوا لقاء العدو صحابە پایبەرزەکانم ئەی ئەو کەسانەی دڵ ڕوحی خۆتان ئاوا دەرێناوە بۆ ئیسلام ئامان نەکەن خۆزگە بخوازن بە دوژمن بگەن لا تتمنوا لقاء العدو نڵێن خۆزگە شەڕی جیهادی تێکۆشانی ئیسلامی دەبوو کافر بەرەو ڕوومان دەبووانە و ئێمەش جەنگمان دەکرد وامەڵێن يعني فخرا وەکو علامة ابن عثيمين محمد صالح العثيمين لشرح رياض الصالحين لمجلد سيلا بريد 441 هذا فرمي يعني فخرا وخيلاء أو عجبا بأنفسكم لروي خو بقول الزانين والشانازي بخو كردن وبخو نازين ونلن خو أزقد جهادي كافران دبو بلوروي كافران دبوين وفرمي وامضن بس صحابة كان يفرموا أي تشيب كان واسألوا الله العافية بضي خواء السلامة مانك يعني أي اسألوا الله العافية من شر أعداء الله بڵێ یا ڕەبی خوا بە گەورەی خۆ لە شەڕی دوژمنانی ئەم ئیسلامم بمان پارێزی خوا لە شەڕی دوژمنانی دینەکەت بمان پارێزی فإذا لقيتموهم فاصبروا بەڵام ئەگەر ڕێش جەنگی کافران یەخەی پێگرتن مرد بن مەیدان شۆڵ مەکەن بەڵام لەمانەوە نەڵێ خۆزگە بەرە ڕووی کافران دەبوومەوە ئەگەر عوجبێک لە دڵتا بێ ئەو کافرە بەسەر تۆ دازاڵ دەبێ با تۆ موسڵمان و سەحابەش بێ بەڵکو دایمە دوعا بکە بڵێ یا ڕەبی خوا لە شەڕی دوژمنانی ئیسلام بم پارێزە
قەت مەڵێ فڵان کەس چێ بەرەو ڕوون بێتەوە بزانە چۆن لوتی دەشکێنم بڵێ یا ڕەبی خوا بە گەورەی خۆل لە شەڕی ئەو خراپەکارە بمپارێزە بڵێ خوا لە شەڕی شەڕانیەکان بمپارێزە خوا لە شەڕی حەسوودەکان بمپارێزە لە شەڕی خراپەکارەکان بمپارێزە خۆزگە مەخوازە با فڵان کەس بەرەو ڕوون بێ بزانە چی لێ دەکەم نە بڵێ خوایە پەنات پێدەگرم بەوە من هیچ نیم بەڵام بە گەورەی خۆت بمپارێزە ئەمە بەڕێزان دەرسی ژیانە ئەم لا إله إلا الله فێری ئەوەمان دەکات دایمە بە خۆت بچۆوە خۆت بە بچووک ببینە بەخوا تۆز عەبدێکی زۆر لاوازی والله هەر یەکێک لێمە بەرگەی ڤایرۆسێک دەگرین تخوا هەر بەرگەی یەک بچووکترین ڤایرۆس دەگرین کە بە هەزارەها جار گەورە دەکرێت میکرۆسکۆپیش نایبینێ ئەو ڤایرۆسە بچووکە بێتە لەشمانەوە خوا پەناماندا یەک تۆزمان لێ دەکاتەوە هەموو ناو لەشت دەخوا دەکات قەوەک و هێلکەیە کە ناوەکەی دەربێنی بەس تێقڵەکە دەمێنێتەوە یەک ڤایرۆس کە بە ملیۆن جار گەورەیەکەی هێشتا میکرۆسکۆپ نایبینێ بەرگەی ئەوە ناگرین بۆیە هەمیشە بڵێ خوای گیان خوای گیان بۆ چاوتروکانێک نەمسپێری بەخۆم هەمیشە خوای تۆ خۆت چاودێریم کە بپارێزی منیش لەگەڵ ئەم ئیماندارانە ئەم مزگەوتەدا لەگەڵ بیسەران و بینەرانی ئەم وتارەدا لێت دەپاڕێمەوە یا الله یا الله یا الله یا رحمان یا رحیم یا ربی خوای پشت و پەنامان تۆی خوایە بەس خۆت بمان پارێزی خوایە بەس خۆت بمان پارێزی ئێمە زۆر بچووکترین لەوەی کە هیچ شتێکی خۆمان پێ پارێزرێ یا الله خۆماندایە دەست تۆ ئەرحەم الراحمینی بەزەی خۆت بەزەیت پێماندا بێتەوە لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک لە شەڕی هەموو خراپەکار و شەیطانێک لە هەموو حەسوود و چاوپیسێک لە شەڕی دوشمنانی ئیسلام یا الله بمان پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته فاعلم أنه لا إله إلا الله واستغفر لذنبك وللمؤمنين والمؤمنات والله يعلم متقلبكم ومثواكم